ولقد خلقنا الإنسان من سلالة من طين ثم جعلناه نطفة في قرار مكين ثم خلقنا النطفة علقة فخلقنا العلقة مضغة فخلقنا المضغة عظاما فكسونا العظام لحما ثم أنشأناه خلقا آخر فتبارك الله أحسن الخالقين. ينظر الإنسان مما خلق من ماء دافق يخرج من بين الصلب والترائب إنه على رجعه لقادر. ئاگادار بن ئاگادار لەچی مردن بربۆتە گیانی مرۆڤەکان. نا من هێشتا پیر نەبووم، گەنجم توانام هەیە، هێشتا بە ئاوات نەگەیشتوم. ئەی پێش مردنم هەواڵم پێ نادەن؟ گوێ بگرە، هاتنی مردن بە کەسایەتی و کات و سات نییە. منداڵ بێ یا گەورە، کچ بێ یاخود کۆ، هەژار بێ یان دەوڵەمەند، دەسەڵاتدار بێ یا بێدەسەڵات، پیر بێت یاخود گەنج، بە ئاوات گەیشت بێ یاخود نا، ئاهەنگەکەی تەواو بوو بێ یان نا، لە گەشتەکەی گەڕا بێتەوە یاخود نا، قازانجی مامەڵەکەی دەستکەوت بێ یاخود نا، بۆ دوجار ئازیزەکەی خۆی بینی بێ یاخود نا، لەسەرت ناوەستێ لە کاتی خۆی، هەر هەمووی دەبێ بچێژێ تامی مردن. كل نفس ذائقة الموت ثم إلينا ترجعون. مردن تیرێکە لە کەوان دەرچووە، هیچ مرۆڤێک نازانێ کەینی ئەم تیرە بەری دەکەویتن. بەڵێ ئێمەی ئینسان هەروەکو ڕۆژێکمان هەیە تێیدا دێنێ ژیانی دنیا، دەبی بشزانین ڕۆژێکمان هەیە تێیدا دەگەڕێینەوە خزمەت خودای تەبارەک وتەعالا کەوا چۆن دەبین ئەو هاش دەمرین. بەڵێ بێگومان دەبێ هەر هەمووی شەرابی مردن نۆش بکات. کامی مردن پێیەگەی نۆشیەکەی خاک بەسەر خۆڵت بەدامان بۆ فەرامۆشیەکەی شەرابە کامی مردن پێیەگەی نۆشیەکەی خاک بەسەر خۆڵت بەدامان بۆ ناساتێ لە پڕدێ گۆڕی تەنگ و تارەجێت مردن ئاساتێ لە پڕدێ گۆڕی تەنگ و تارەجێت فیتڕەیە باوەڕووناکە خۆت بۆ خامۆشیەکەی فیتڕەیە باوەڕووناکە خۆت بۆ خامۆشی. کاتەکان دیار نین، نەبۆ من نەبۆ تۆ، یەک چرکە ساتیش توان ناکەوێ لە میوانداریمان. مردن ولكل أمة أجل فإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون. مردن گۆڕانکاریە لە حاڵێک لەو حاڵێکی زۆر جیاواز و گواستنەوەیە لە ماڵێک و جێگایەک بۆ جێگایەکی زۆر جیاواز. بەڵام لەوەش موسیبەتتر ئەوەیە کە بێ ئاگابی لە مردن پشتی تێبکەی، بیری لێ نەکەیتەوە، خۆتی لۆ ئامادە نەکەی، لەبەرەوەی کاتێک کە لە بیری دەکەی ئەو ئەتوو لە بیر ناکات، کاتێک کە لێی بێ ئاگای هەر ئەوەندە دەزانی کە دەگات پێت و ئیتر هیچ هێز و دەسەڵاتێک نییە لەسەر زەوی کە نەزاتت بدا. تەنها چوار پیتە، بەڵام کاتێ یەک دەگرن دنیا هەراسان دەکەن، هێز ناناسێ، پشتیوانی ناناسێ، هیچ بربەستێک ڕێگەی پێناگرێت ئەگەر خۆت لە نێو قەڵایەکی کۆنکریتیشدا حەشار بدەیت. هەر دەدگات هێ مردن. أينما تكونوا يدرككم الموت ولو كنتم في بروج مشيدة وإن تصبهم حسنة يقولوا هذه من عند الله
وإن تصبهم سيئة يقولوا هذه من عندك قل كل من عند الله فما لهؤلاء القوم لا يكادون يفقهون حديثا. وتا إمام الشافعي خوالي راضي بيتن رودكات أمتي إسلامي بيان دفرميتن يا من بدنياه اشتغل قد غره طول الأمل ولم يزل في غفلة حتى دنا منه الأجل الموت يأتي بغتة والقبر صندوق العمل اصبر على أهوالها لا موت إلا بالأجل. پێشەوەی ئێمە بەلاشەو بە ڕوح بگەڕێنەوە ناو قەبر دەبا پێکەوە سەفەرێکی ڕوح بکەین بچنە ناو گۆڕ بزانین لە گۆڕ چ باسە. ئازیزانم هاوڕێکانم ئێمە لە وێستگەیەک وەستاوین و چاوەڕوانی شەمەندەفەرێکەکەین. کام شەمەندەفەر؟ شەمەندەفەری مەرج. شەمەندەفەری مەرج. ڕابوو گیانەکەم باش بزانە تۆ ڕێبوارێکی لە دنیادا سەفەر دەکەی. دنیا بۆ دووەک سێبەری دارێکە لەم سەفەرت پشوویەکی لێ دەدەیت و دەکەویەوە. کۆڵە پشتت بەشان دادا کۆڵە پشتێک پڕ بێ لە پێویستیەکانی ئەم سەفەرە ڕێگاکەت دوورە. دەگوێ لەم وتە جوانەی پێشەوا شافعی بگرە و ڕەحمەتی خودای لێبێ کە دەفەرمێت توێشووی سبەینێ هەڵگرە کە ڕێبواری سەرسەفەریت بەس دنیا بە کۆڵت دادا کە نازانیت بۆ کوێی بەریت. کۆکردنەوەت بۆ خەڵکیە بۆ ئەوانیش کۆڵ بەریت. ڕێی توێشودارانت دەوێ و بە هیواش نیت توێشو بەریت. پڕکە توێشوت کە ئێستات لە بەردەمدایە شەوی تاریکت لە پێشە ڕێگە احتیاجی چرایە بەس بەینێوە مەنازە خۆ دەزانیت چەندی دوێنێوە ئەمڕۆ لە نێو خاکدایە. زۆر جار تەرمت بۆ گۆڕستان لەگەڵ خەڵک بردووە دڵنیاش بە ڕۆژێک ئەو تەرمە دەبی کە خەڵکی هەڵیان گرتووە. بەس بکری بێتێ بکە بۆ خەیاڵت خاوە دنیای بێشەرت و بەقا لە بۆ هیچ کەس نەماوە چەند عالیم و پیاوچاکان ئێستا سەرینیان خۆڵە ئەو ئەرزەی وا دەبینی ملیۆنەهای قوت داوە ئەو ئەرزەی وا دەبینی ملیۆنەهای قوت داوە. ئەگەر لەم دنیا ئێمە بەرز نەبین لە ئاستی ئەخلاق خراپی و ڕەوشت نزمی ئەو ڕوحەی ئێمە ناگاتە ئەو بەرزیە. ئەگەر لەم دنیا سەجدەی زۆرمان نەبردبێ و خۆمان بە بچووک نەزانی بێ بەرامبەر پەروەردگار ڕوحمان ناگاتە ئەو ئاستە بەرزە. ئەگەر لەم دنیا خۆمان بە بچووک نەزانی بێ و تەواضوعمان نەنواندی بێ بەرامبەر قەرار و بڕیارەکانی پەروەردگارمان ئەوە بێگومان ڕوحمان ناگاتە ئەو ئاستە و دڵەکانمان ناگاتە ئەو ئاستی خۆشەویستی خوای. ئەو کاتەی مردن دەگاتە سەرت و یەخە و بەرۆکت دەگرێ ئیتر ناتوانی. چی ناتوانم؟ ناتوانی جارێکی تر مۆڵەت وەربگری بۆ یەک چرکەش تا چاکەیەکی. ئەی خودایە من ئەو کەسان داوانبارم لە ئاستی تۆ زۆر ڕوو ڕەش و شەک مەزارم. ئەی خودایە من ئەو کەسان داوانبارم لە ئاستی تۆ زۆر ڕوو ڕەش و شەک مەزارم. بەڵام ئێستا لە ڕابردووم پەشیمانم بەڵام ئێستا لە ڕابردووم پەشیمانم دەترسی تۆ هەمیشە چاو بەگەیانم دەترسی تۆ هەمیشە چاو بەگەیانم. لە کاتێکە ئەوێتە بووم لەگەڵ شەیتان لێواو لێو بوو دڵم لاگوو نەهوتاوان پەشیمان بووم دەستم هەڵگر لە تاوانم پەشیمان بووم دەستم هەڵگر لە تاوانم. سوپاس بۆ خوا چونکە ئێستا موسڵمانم سوپاس بۆ خوا چونکە ئێستا موسڵمانم. إذا جاء أحدهم الموت قال رب ارجعون حتى إذا جاء أحدهم الموت قال رب ارجعون لعلي أعمل صالحا فيما تركت كلا
إنها كلمة هو قائلها ومن ورائهم برزخ إلى يوم يبعثون فإذا نفخ بالصور فإذا نفخ بالصور فلا أنساب بينهم يومئذ ولا يتساءلون فمن ثقلت موازينه فأولئك هم المفلحون. مقارنەیەک بکەین لەما بینی خانووی دنیامان کە ئێستا تێیدا دەژین و لەما بینی خانی قبرمان کە دوو ڕۆژی تر لەسەر شانی خۆشەویستەکانمان دەگۆزرێنەوە و لەسەر دەستی ئازیزەکانمان شۆڕی ناو دەکرێنەوە و لە بنپێی نێزیکەکانمان خۆری سسیگمان دەبەستنەوە و دەرگای گۆڕمان لەسەر قەپات دەکەن و دادەگرن. تەماشای خانی دنیایت بکە، تەماشای ئەو خانی بکە کە ئێستا کە تێدای ئەو خانیە چەند مەتر لەسەر ئاردیە، 3 مەتر 4 مەتر چەند مەتر لەسەر ئاردیە. بەڵام ئایا تەماشای خانی گۆڕت کردیە؟ قەت مردیت نەبردیە؟ قەت شۆڕی گۆڕت نەکردەوە کە چەند مەتر لە بن ئاردیە؟ دنیای بێشەرت و بەقا لە بۆ هیچ کەس نەماوە. های لێلێ ڕۆژێکی چەندە ناخۆش و سەختە. تەماشای حاڵی محەممەد المستەفا بکەین صلی الله عليه وسلم لە کاتی ڕوحکێشان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتی سەرەمەرگ بوو، جامێکی ئاو لەبەردەست بوو، دەستی پیرۆزی لە ناو ئاوەکە دەناو، ئەو جا دەم و چاوی خۆی پێتەڕ دەکرد و دەیفەرموو لا إله إلا الله إن للموت لسكرات. دەیفەرموو لا إله إلا الله، بەڕاستی مردن ئازاری هەیە. تەماشای خانی دنیات دەکەی فرەوانە، چەند هۆدا، چەند غورفە، چەند ساڵەی تێدا هەیە، بەکەی بخۆ لە ناوی دێ و دەچی و دەسوڕەی. بەڵام تەماشای خانی قەبرت کردیە، توخوا سەرەکەت با لە حەدەکەت داگرتیە کەوا بستە قۆڵە، بستە پانە کە لە ناوی درێژت دەکەن حتا توانای ئەو شان و ئەو شان کردنیشت نییە. وریا بە لە تەمەن تا کارێک بکە بۆ ئەو ڕۆژەی گیانت دەچێشرێ. پیاوێکی ئەنساری فەرمووی یا ڕەسوول الله، چێ زیرەکترین کەس و بەڕێزترین کەسە؟ پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمووی ئەکثەرهم ذیکرا للمەوت، ئەو کەسەی کە لە هەموو کەسێک زیاتر باسی مردن دەکات و وأشدهم استعدادا له، و لە هەموو کەسێک چاکتر خۆی و ئامادە دەکات. أولئك هم الأكياس، أوانا كزيركا ذهبوا بشرف الدنيا وكرامة الآخرة، أوانا كوا قوري لدنيا رزلينان لآخرتيان بدس هنا.
گەر لەم دنیا ڕوحت پاکش نەکرد بێ بەخۆ پاراستن لە گوناح گەر خۆت پاک ڕانەگرت بێ بۆ خۆی پاک و بێگەر گەر هەوڵت نەدا بێ و خۆت ماندوو نەکرد بێ و خۆت نەپاراست بێ لە گوناح گەر قەترە فرمێسکەکانی شەوانی تەنیاییت و سەجدەی زۆرت و دەستی پاڕانەوە کە کاتێ بەرزت ئەکردەوە و گەر تامەزرۆییت نەبوو بێ بۆ لیقائی خوا گەر حەزەکانت نەبوو بێ بۆ بینینی بەهەشت و دیداری ڕەب العالەمین گەر دوعاکانت نەبوو بێ بۆ دیداری محەممەد المستەفا و تامەزرۆیی تۆ نەبوو بێ بۆ ئاوی کەوسەر ڕوح چۆن پاک ئەبێ گەر ڕوحێک بگاتە ئەو ئاستەی خوای ڕەب العالەمین دوو مەلائیکەی بۆن خۆشی بۆ بێنێتە خوارەوە ئەم ڕوحە پاکە بکاتە ناو قماشێک کە لە بەهەشتەوە هاتبێ و بۆنی خۆشی بەهەشتی بەسەرا بکرێ چۆن دەرگای ئاسمانەکانی بۆ ناکرێتەوە پاچی و بێگەردی بۆ پەروەردگار فێری کردوین چۆن زکری ئەو بکەین ربي سبحانك ربي ربي سبحانك ربي ربي سبحانك 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 ربي ربي سبحانك 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 ربي ربي سبحانك ربي ربي سبحانك ربي ربي سبحانك ربي سبحانك ربي سبحانك في أعلى علا ربي سبحانك في أعلى علا كلما ندعوك تعطينا يداك كلما ندعوك تعطينا يداك خيم الليل خيم الليل خيم الليل فناديت إلهي فإذا الكون ضياء وجرى الدمع فناديت إلهي ئەگەر تەماشا بکەین هەڵوێستی خەڵک بەرامبەر بە مردن سێ جۆرە کەسانێک بێ ئاگا و غافلن بیر لە مردن ناکەنەوە و ئەگەر بە بیریشیاندا بێ ئەوە ئەسەف دەچێشن لەبەر ئەوەی دنیایان لەدەست دەچی و زۆر ناڕازین لە مردن ئیتر ئەو کەسانە بە باسکردنی مردن هەندەی تر لەخوا دوور دەکەونەوە تاخمی دووەم کەسانێکن کە تازە تۆ بەکارن ئەو کەسانە زۆر باسی مردن دەکەن تاوەکو ترسان لە خوددا لە دڵیاندا بمەزرێ و تەوبەکەیان بەردەوام بێت و تەواوی بکەن لەوانەشە یەک لەوانە پێی ناخۆش بێت مردن پێی بگات لەبەرەوەی هێشتا زاد و زەخیرەی پێویستی ئامادە نەکردووە وەکو ئەو کەسەی چاوەڕوانی خۆشەویستێکی بکات بەڵام کاتێک کە بڵێن خەریکە دەگات پێی خۆشە کەمێک دواکەوێ تاوەکو بە تەواوەتی خۆی لۆ ئامادە دەکات ئیتر نیشانەی ئەو کەسە ئەوەیە کە بەردەوام خەریکی خۆ ئامادەکردنە لۆ ئەو لیقایە و هیچ شتێک لە بیری ناباتەوە تاقمی سێمیش کەسانێکی خواناسی ڕاستەقینەن کە بە بەردەوامی باس لە مردن دەکەن لەبەر ئەوەی تاکە ڕێگایە لۆ گەیشتن بە خزمەت پەروەردگاری خۆشەویست وتر بەنسبەت ئەوان هەرچەندە مردن زووتر بێت هێشتا درەنگە تاوەکو ڕزگاری بێت لە دنیای گوناهباران وەکو بیلال خوای لێ ڕازی بێت کاتێک کە لە سەرەمەرگ بوو خێزانەکەی دەیگوتوە موسیبەتە ئای لەو موسیبەتەی کە تێیداین ئەویش دەیفەرموو بەڵقولی وا فەرحەتە بەڵکو بڵێ ئای لەو خۆشیەی کە تێیداین غەدەن ئەلقە الئەحیبە محەممەدە وەسەحبە سبەینێ دەگەمە خزمەت خۆشەویستان محەممەد و سەحابەی محەممەد صلی الله عليه وسلم با خۆمان ئامادە بکەین بۆ ئەو ڕۆژەی دوو کۆمەڵە فریشتە دێنە لامان و گیانمان دەچێشن و ئەو سپاردەی لای ئێمە بوو دەیبەنەوە بۆ لای پەروەردگار کاتان لێ دەکەم کام دوو کۆمەڵە فریشتە چێن ئەوانە بۆم باس بکەن بابیان ناسم زاناسینیان سوودێکت پێدەگەینێ هی خاکت بەسەر بەڵێ مسلمان تەمەشای خانی دنیات دەکەین دەبینی ڕۆناکە چەند گلۆپ و بلاجکتۆر و مۆلیدە و کارەبا و ئەستێرە و مانگ و ڕۆژی تێدا هەیە هەمووی ڕۆناکاییە بەڵام خانی قەبرت نەدیتیە کە پارچەیەکە لە تاریکایی واللهی تروسکایشی تێدانە لەبەرەوەی کە لەناو قەبریان دانای کە دە 12 قلۆ بلۆچیان لەسەر سێکت دانا ئەو کاتە
یەکلا بەخۆر لەسەر سنگت کۆمەر دەکەن و جوان جوان دەیپەستن و هەموو کون و کەلەبەرەکان دادەگرن تەماشای خانی دنیا دەکەی بەتەنێنی ئەولاد بابتە ئەو بەرت داکتە ئەولاد خێزانتە ئەولاد کستە ئەولاد کوڕتە ئەولاد خوشکتە ئەولاد براتە ئەولاد برادەرتە ئەولاد زیرانتە بەڵام لە قەبر واللهی بە تاقی تەنیا دەتینن بە تاقی تەنیا درێژ دەکەن تەنیا درێژ دەکەن تەنیا بەجێ دێرن تەنیا بەجێ دێرن کەسل لەگەر نییە دنیام لەداسۆ دوورم لە کەس و کارم بەبێ دۆست و تەنیاما ئێستا وا لە ژێر خاکم لە قزم و کەس بێ بەشم هەمیشە تەنیا و تاکە کۆمەڵێکیان ڕووخۆش و دەم بە خەندا زۆر بە ئاسانی بەبێ ئەزیەت گیانت دەچێشن و بە ئاوازێکی هێمن پێت دەڵێن يا أيتها النفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية فادخلي في عبادي وادخلي جنتي پاشان لە نێو پارچە قوماشێکی نەرم و بۆندار دایدەنێن و بەرزی دەکەنەوە بۆ ئاسمان جێگای ڕێزی فریشتەکانی ئاسمان دەبێت و بەرەو بارەگای پەروەردگار بەرز دەکرێتەوە ئای پەروەردگارە ئەوە چ ڕێز و بەخششێکە لە بەندەکانی خۆتی دەبەخشی خۆزگەم بەو کەسە ئەو نەفسەی کەوا مطمئین بوو بە ذیکری خوای گەورە ئەو نەفسەی کەوا مطمئین بوو بە لیقائی خوای گەورە ئەو نەفسەی کەوا مطمئین بوو بە قەدەرەکانی خوای گەورە دەربچە لە بۆ لێخۆشبوون و ڕەزامەندی لەلایەنی خوای گەورەوە ئیتر کە لێیان وەرگرت لە ناو کفنەکەی دەنێن کەوا کفنی بەهەشتە و ئەو بۆنەی کەوا پێیانە بۆنی بەهەشتە ئیتر دەفەرمیتن بۆنێکی زۆر خۆش کەوا خۆشترین بۆنی میسکە لەسەر ڕووی ئاردی کە هیچ بۆنێکی وا خۆش نە لەسەر ڕووی ئاردی لەو ڕۆحە دەردەچی لە ناو ئەو کفنە ئیتر بەرزی دەکەنەوە بەلای هەر کۆمەڵێک لە مەلایکەتەکاندا دەڕۆن پرسیار دەکەن ئەو بۆنە خۆشە ئی چییە یاخود ئەو بۆنە خۆشە ئی چێیە ئەوانیش وەڵام دەدەنەوە دەفەرمون ئەوە فولانی کوڕی فولانە بە خۆشترین ناو لە ناوەکانی کەوا لە دنیا بانگ دەکرا هەتا وەکو دەگەنە ئاسمانی دنیا و لەوێن دەرێژ داوا دەکەن دەرگای ئاسمان لۆیان ببیتەوە و هەتا وەکو دەگاتە ئاسمانی حەفتەم ئەوجا خوای گەورە سوبحانەهو وتەعالە دەفەرمی ناوی بەندەکەم بنووسن لە سجلی علیین کەوا دیارە سجلێکە تایبەتە بە پیاو ساڵحان ئەوجا دەفەرمی بیجێڕنەوە لۆ ئاردی لەبەر ئەوەی ئەمن لەوێن دەرێ لەو خاکە خەڵقیانم کردیە و هەر دەستگیان جێڕمەوە ئەو خاکە و لەوێن دەرێت جارێکی دیکە زندویان دەکەمەوە دەبا لەم دنیا پەیوەندی لەگەڵ ڕەحمان و ڕەحیما ببەستین با لەم دنیا بەڕەحم بین بەرامبەر دینی خوا بەڕەحم بین بەرامبەر خەڵکانی خوا بەڕەحم بین بەرامبەر خۆمان بۆ گیانی خۆمان بکەینە قوربانی دنیا تا قیامەت وەستا بێ بۆ ماڵی خۆمان بکەینە قوربانی دنیایەکی کاتی و خوای خۆمانی پێ لەبیر بکەین خوا گەورەیەیان دنیا بەهەشتێکی هەتا هەتایی چاوەڕوانمان ئەکا هەتا هەتایە تۆ لە ناویە ئەژی پێم ناڵێ بۆ بیگۆڕینەوە بۆ چەند ساتێک و بۆ چەند ساڵێک بۆ چەند عمرێک وەکو خەوبینینێک وایە ئەم ژیانە ئازارەکانی ڕەحکێشان وەکو زانایان دەڵێن تونترە لە لێدان بە شمشێر و بڕان بە مشار و گۆشت لێکردنەوە بە گاز وهۆی ئازار کێشانیش لەو کاتانە لەبەر ئەوەی لاشەکانمان بەستراوە بە ڕۆح بەڵام لە کاتی ڕۆحکێشان لێدانەکە ڕاستە و خۆ لەسەر ڕۆح دەبێت ئیتر دەبێت چ ئێش و ئازارێک بێت لێ هەتا وەکو ئەو کاتانەی ئێشەکە لەسەر لاشە بێت ئەوا زمان هاواری لێ هەڵدەستی و داوای یارمەتی دەکات لەبەرەوەی هێشتا هێز و توانا لە ناخی داماوە
بەڵام لە کاتی ڕۆحکێشان هاواری لێدەبڕێ و توانای تێدا نامینێ. ئەگەر ئەوەی دەچێشرێت تەنها دەمارێک بێت ئەوە ئێشێکی زۆرە، چ جای ئەوەی کە ڕۆحە نەک لە دەمارێک بەڵکو لە هەموو دەمارەکان و لە هەموو ئەندامەکان و تەنانەت خانە بە خانەی لەشی ڕۆحی لێ دەچێشرێ و ژیانی تێدا نامینێ. کۆمەڵەکەی تریشیان خوددا پەنامان بدات. بۆ ئەی ئەوانیش فریشتەنین؟ بەڵێ فریشتن، بەڵام بەڕووگرژی بە تووڕەیی و قسەی ناخۆش زۆر بەتوندی لەسەر سەری لاشەکەت دەوەستن و دەڵێن ئەیەتوها النەفس الخەبیثە اخرجی إلى سخط من الله وغضب. ئەی خاوەنی نەفسی پیس دەربچە لە بۆ تووڕەیی و غەزەبی خوای گەورە. ئیتر دەفەرمی لە ترسان فتەفەڕەق فی جەسەدێ، ڕوحەکە پەر دەبی لە داشەیدا، ڕوحەکە پەر دەبی لە لاشەیدا و دەرناچی. ئیتر مەلەک المەوت فەیەنتەزیعها، زۆر بە زەحمەتەوە دەیچێشی. طبعا زەحمەتەوە لە بۆ بەندەکەی نەوەک لە بۆ مەلەک المەوت، زۆر بە ئازارەوە دەیچێشی. دەفەرمی هەر وەکو ئەوەیە لکە دڕچێک کەوا چەندین دڕچی پێوە بیتن، ئەو دڕکانەش لە ناو خوریەکی تەڕکرا و ئالابن، دەبی چەند بە زەحمەت ئەو دڕکانە دەربچن لە ناو ئەو خوریە. بەو شێوەیە ئەو ڕوحە لە لاشەی ئەو بەندە بێ باوەڕە دەردەچی. ئەی هاوار بۆ خۆم، بۆ کەسێکە لەم جۆرەیان بێت و بەم جۆرە گیانی بکێشن، خودایە پەنات پێدەگرم. پاشان لە نێو پارچە قماشێکی ناشیرن کە بۆنێکی ناخۆشی لێدێت ڕۆحت بەرز دەکەنەوە بۆ ئاسمان و مایی بێزاری لای هەموو فریشتەکانیش. پاش ئەوەی گیان لە لاشەت دەردەچێت، لاشەیەکی وشتی بێگیان و بێدەسەڵات لەسەر زەوی دەمێنێتەوە و لە ژێردەستی دۆستان و نزیکانت هیچیان پێناکرێ بۆت، هیچیان لە دەسەڵاتدا نییە بۆتیان جام بدەن مەگەر گریانێکی عادەتی و ڕژاندنی چەند دڵۆپێک فرمێسکی غەریبی. پاشان دۆست و دراوسێ ئەم لاشە بێگیانت کفن و دفن دەکەن بە پارچە قوماشێکی سپی. ئەو پارچە قوماشەی کاتێ لە دایک بووی تێیان ئاڵاندووی. نا، من نامەوێ وابم، دەمەوێ بە جلو و بەرگێکی جوان کفن بکەن. آخر من پارەم هەیە، سوودی نییە. ماڵم هەیە، سوودی نییە. دەسەڵاتم هەیە، سوودی نییە. آخر خێزانەکەم، منداڵەکانم، دار و دەستەکەم چۆن دەهێڵن من وام لێبێت بەم پارچە قوماشە سادە کفن بکرێم؟ سوودی نییە. هەی خاکت بەسەر، چێ دەڵێیان پارچە قوماشەشت بەردەکەوێ کە پێی دەڵێن کفن؟ وما تدري نفس ماذا تكسب غدا وما تدري نفس بأي أرض تموت. والله مسلمانينا والله خلشنا روجك أمش لشورين كفن دكرين لسترشاني مسلمانان برو تسالك لتسالكاني قبرستان بڕێ دەکرێن. واللهی کە دەبنین ڕوت و قوتمان دەکەنەوە، بەرگمان لەسە دەکەنەوە، سەعاتمان لە دەست دەکەنەوە، حەڵقەی لە پەنجەت دەردەنی. واللهی خوشی مسلمان ئەگەر لە دەستت هەتا قۆرت هەمووی بازم بی لێ دەکەنەوە، لە ناو دوکانەکەت دەردەینن، لە ناو ماڵەکەت دەردەینن، لە ناو خاو خێزانت دەردەینن، لەسە کورسەکەی دەتین نەخوارێ. بە ڕوت و قوتی هاتی، بە ڕوت و قوتی بەرە وێندەرێ دەگەڕێەوە و بە ڕوت و قوتی بەرە وێندەرێت بەڕێ دەکەن. بە قوڵایی زیاتر لە مەترێک، تاریک و تەنگ، تەنانەت ناتوانی جوڵەشی تیا بکەی، یاخود بە ئارامی ناتوانی لەسەر پشت درێژ بیت، بەڵکو لەسەر لاکانت دادەنرێیت و شوێنی جوڵەشت نییە. کاتێ لە ڕێگایی بۆ گۆڕستان دەتبەن، گەر موسڵمان بیت و سنوورەکانی خودات نەبەزاند بێ هاوار دەکەیت. دەزانی چی دەڵێ؟ ئەو بۆ سەبرن، ئەو بۆ لەسەر خۆنە دەخێراکەن، دەزووکەن قەدیمونی زوو بمبەن، زوو بمبەن. ناو خەڵکێکی بێڕەحم دەرم بینن، بەرەو خوایشی بەڕەحم بن، لە دنیا دەرم بینن، بەرەو بەهەشتم ببن. بەڵام ئەو ئینسان ئەگەر ئینسانێکی گونەحبار بی، ئافرەتێکی سافرە بی، کەسێکی نێژنەکەر بی، کەسێکی تاوانباری دوور لە خوا بی، ئەویش هاوار دەکا. هەر هاوارکە بێسوودە کەس کوێت پێ نادات. ئەو بەرەو چەند دەبن کوڕم، خێزان، کەس، دۆست و برادەر، کو بەدەستی خۆتان لەسەر پێ خۆتان کورەوەی دەمبەن ئاگرا، کورە من بن چێ لێتە، ئەوەی جێشن لێبی چێ جوابە دەداتەوە، چێ وەردەی لەبەرەوەی دوو ڕۆژکە بێ جیفەک، ئەبێ کەلاکەک بۆ گەنی دەبی. واللهی لەو کاتەی دەمری مار و منداری خۆت دەرکە لێ ناکەنەوە، کە زندی بووی، کە داتی و دوو علاگەر دەستت بوو، هەر لە دەرکەتت دەهاتنە پێشوازیت. بەڵام کە دەمری بەخوای دەرکە لێ ناکەن و یەک شەو زێد ناکەن، ئەڵێن بیبەنە مزگەوت، لەبەرەوەی ئەمە دەترسێن. بەڵێ دەتبەن وەرە لە کۆران دەجێڕن دائیرە
دەرکە لێ دەکاتەوە لەو هەموو دنیای پان و بۆڕونە چێ دەکە دەکاتەوە ئەوەی دەرکە لە ڕوو بکاتەوە مزگەوتە ئەوەی پێشوازتە مامۆستای مزگەوتە ئەوەی کە بچۆن ئەوەی دابنێن نێژی لەسەر بکەن واللهی مسلمانەکانی مزگەوتە کەواتە مزگەوت و قورئان و مامۆستا و نوێژخێنانی مزگەوت ئەوان بەکەلک و بە هاوارتدا دێن هەر کەس لە لای خۆیەوە دەڵێ زووکەن خێراکەن با نەمێنێتەوە نەوەک لاشەکەی تێک بچێ و کەس ئارەزووی مانەوەت ناکە دەزانی بۆ چونکەوە مردنە چونکەوە مردنە مردن أفأمنوا مكر الله أفأمنوا مكر الله فلا يأمن مكر الله إلا القوم الخاسرون يا ابن آدم القبر كل يوم يناديك يا ابن آدم القبر كل يوم يناديك يا ابن آدم تمشي في جماعة على الأرض وسوف تقع وحيدا في بطني يا ابن آدم تفرح فتفرح على ظهري وسوف تبكي في بطني يا ابن آدم تأكل أموال الربا والحرام واليتامى على ظهري وسوف يأكلك الدود في بطني يا ابن آدم تنظر إلى الحرام بعينيك وسترى ما يستمر في بطني ئێستا لەسەر لێواری گۆڕەکەت دانراوی چەند کەسانێک لە نێو گۆڕەکەت چاوەڕوانیت دەکەن تەرمەکەت وەربگرن و ئەسپەردەی خاکت بکەن چەند کەسانێکیش لە دەرەوەی گۆڕەکەت تەرمەکەتیان لە نێو دەستدایە لە دارە بازە دەریان هێنایی و دەیدەنە دەستی ئەو کەسانەی لە نێو گۆڕەکەدان سەیری ئەم لایە بکە چەند کەسانێکی تر خەریکی تێکەڵکردنی خۆڵ و ئاون تا قوڕێک دروست بکەن سواقی کلێنی ئەلحەدەکەتی پێ بدەن هەندێکی تر خاکە ناسەکەیان بەدەستەوە گرتووە و چاوەڕوان دەکەن هەر زوو تەواو بێت و خۆڵ بەسرت سرت داکەن ئێستا لە نێو گۆڕەکەت دانراوی و داوای بەردەکانی سەرسینگت دەکەن تا بە یەک جار ڕووناکایی سەرزەویت لێداخن ڕاوەستن ئەوە ماڵ و منداڵەکەم خێزانەکەم دار و دەستەکەم هەمووی لێرە دەبینم ئەی کوا ماڵ و پارە و پوڵ و سیارەکانم ئەوان کوان من لە کاتی تەنگانە لە دنیا خۆم بەوە ڕزگار دەکرد ئەوان هەمویان لە ماڵەوە گەڕانەوە ئامادە نەبوون تا دەرگای حەوشەکەشت لەگەڵت بێت چونکە هی تۆ نەبوون خۆڵ بەسرت داکرا و بە یەک جار دابڕای لە دنیا هەر بەوەندەش ناوەستن چەند کەسانێک بەسەر سەری گۆڕەکەت دەکەون و تا خۆڵەکەی جوان جوان داپەستن سیرکە مامۆستایەک لەسەر گۆڕەکە دووەستاوە بۆ ئەوەی تەلقینت بدات و چەند ئامۆژگاریەک باز بکات دەیتخوا بە قوربانتان بم چەند شتێکم پێ بڵێن من ئێستا چی بکەم لێرە پێم بڵێن تخوا بەزەیتان پێم بێتەوە نا دڵنیا بە ئەم ئامۆژگاری وتەی تەلقینە بۆ تۆی مردوونیە بەڵکو بۆ زندووەکانی دەوروبەرتن تا سوودی لێوەربگرن ئەی من چی تۆش ڕۆژێک لە ڕۆژان بە دیار ناشتنی مردوویەک وەستاوی ئابەم شێوەیە هەموو ئامۆژگاریەکانت گوێ لێ بووە گەرگوێت پێدا بێ و لە ژیان تا کارت بۆ کرد بێ ئەوە ئەمڕۆ دەزانی چی بڵێ و چی بکەی ئێستا فاتیحەی کۆتاییت لەسەر دەخوێندرێ و هەر کەس بەرەو ماڵ دەگەڕێتەوە و لە ماڵەوەش پرسەت بۆ دادەنێن ئەوە چی دەکەن هەمووتان خەریکن دەڕۆن ماڵ و پارە و پولەکەت لە دەرگای حەوشە گەڕانەوە ئێستاش خێزان و منداڵەکانت تەنانەت دار و دەستەکەشت ئەمە دوایین سنوورە ئەوانە تا لەگەڵت بمێننەوە ئیتر ئەوە هەمووی بەجێت دەهێڵە ئەی هاوار هەموو ژیانم کردە قوربانی خێزانەکەم ماندووبوونم کردووە پارم لە گەروی منداڵەکانم دەنا پارەم دەدا دار و دەستەکەم ئێستاش بەجێم دێڵن کە دەزانن کارم پێیان هەیە دنیا مار و دووپشک و جورج و کرم و ئەو شتانە نییە لە مار نییە ئەگەر هەشبی زۆر بە ئاسانی دەتوانی لە بەینیان بێ و قەڵات سویان بکەی بەڵام وەڵڵاهی لە خانی قەبرت خانی مار و دووپشک و جورج و ئەوانەیە هەرکە دادەنێن وەکو کەبابەک و خواردن دەکەوێت بەردەست و چەنگ و ددانی ئەوانە لە خانی دنیا سبحان الله دۆشەشی ڕادێخی سەر بە بالیف دەکەی بەتانی بە خۆت دادەدەی بەڵام وەڵڵاهی لە خانی دنیا ئەوانە لەوێ نییە دەبی خۆر ڕابێخی و خۆر بە خۆت دابدەی و سەر بە سەر خۆ دابدەی
بۆیە پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم کاتێک مسلمانێک دەمری کە لە بەقیع دەیشێرنەوە بەس مجەڕەد پێغەمبەر صلی الله عليه وسلم جێ لە دەنجی پێمەرە و خاکەناز دەبی گورج و گۆڵ لەسەر پێکانی هەردەستی هەر بەڕاکردن بەرەو بەقیع دەڕوا و کۆبی وڕێرا لێ دەجێڕتەوە فەرمی ئێمەش هەمووی بە دووی کەتی نەمانزانی پێغەمبەر لۆ مشەوەش بووە نەمانزانی ئەو غاردان ڕاکردنی لۆ چییە لە کە چوینە بەقیع کە ئەو خەڵکە زۆرە دیارە مسلمانێک مردیە و لەنێو ڕاستپاردەی خاچ بکەن جاکە ئەو خەڵکە پێغەمبەریان دی ساوسە مەکو ئەدەبەک سەف و ڕێیان لۆ پێغەمبەر کردەوە فەرمی پێغەمبەر هاتە سەر گۆڕەکە دانیشت فەرمی وەڵڵاهی تەمەشای ناو قوڵایی قەبرەکەی کرد بێدەنگ بوو بەڵام کۆتایی بە بێدەنگجەکە هینە بەگریانێک دەستی کرد بە گریانێک قەت پێغەمبەری خوامان نەدیت بوو ها بگرێ ئەوەندە گریە هەتا ڕدێنی مبارەجتر کرد فەرمی وەڵڵاهی سینگ و بەرۆکی خۆری بەرپێ خۆی کە فرمێشی بەر بۆ تەڕ کرد ئینجا پاشان فرمێشی ستڕیەوە و بۆ ئەوی سەبەبی گریانەکەمان پێ برێ و پێی گوتین یا ئیخوانی لمثلی ذلك فاعدوا فەرمی هۆ برایەکانم بەدەستی مبارەشی ئاماژەی لۆ ناوگۆڕک کرد فەرمی لۆ ڕۆژی چواکە قەبرە خۆتان ئامادە بکەن کەواتە با هەرا و هۆریای دنیا شەوە زەنگ و تاریکایی قەبرتان لەبیر نەباتەوە بۆیە پێغەمبەر سازم کە باسی قەبر دەکا فەرمی یان باغەکە لە باغی بەهەشت خوا پێمان کەڕەم بکە یان گۆڕەکە یان کەندەڵانێکە لە کەندەڵەکانی ئەگەر خوای گەورە هەمومانی لێ بپارێزێت لێرەوە بۆمان دەرئەکەوێ ئەبێ خۆمان بۆ ئەو سات و کاتە حازرکەین کە کاتێک کەس و کار بەجێمان دێڵێ خوای ڕەب العالەمین لە حەدیثێکی قودسیە دەفەرمێ کە کاتێک دەوروبەرمان چۆڵ ئەبێ لە کاتی ناشتنە باوک و دایک و برا و مناڵ و خزم و دۆست هەمویان پشتمان لێ ئەکەن چرپە و دەنگەدەنگ و خشەی پێش لەوێ نامێنێ لە گۆڕستانێک و حەیاتێکی بەرزەخە خوای ڕەب العالەمین نیدائێک ئەنێرێ ئەفەرمێ بەندەکەم عەبدی لقد تركوك أو تويان بجيهشت وما بقى لك إلا أنا غير من هيج كسيكي ترد بو نماوا وأنا أرحم الراحمين منيش زور برحم بزيين خوز يا هرنب مايا خزان وكرب لكان هر لبير يا نما باسی میراتا دیار والا برچاومایی استاش رزگارم ناکن نایا نهانا و فریام استاش رزگارم ناکن نایا نهانا و فریام لبرچاویان نما و بو گریان یان دگریان دوستو والا کامالیش ساری من یان لانیان چونکە کێشەی من کێشەی دوا ڕۆژ و ناو قەبریا هەر هێندەیان پێ دەکرێ هەتاکو دەم شارنەوە دەم شارنەوە ئیتر بەجێم دەهێڵن بەرەو ماڵ دەچنەوە پارە و سەروەتیش لەوان زۆر زیاد
تر بێوەفا بوو کاتێ دەرچووم لە ماڵ هەمووم لێدا بڕابوو هەرچەندە زۆرمان دووبوونم دیتاکو کۆم کردەوە ئەویش بەهانام نەهات تاکو تەنیا مامەوایی ئیتر ئێستا بێکەسم هیچ کەس بەهانام نایە ئەوەی لێ بێهیوانیم تەنها لوتفی خودایە بەڵێ ئەو کردەوانەی ڕۆژانە ئەنجامت دەدا زۆر وەفادارانە لەگەڵت دەمێننەوە بەڵام چی؟ گەر کردەوەکانت نەبوو بێ لە دنیا خۆزگە دەخوازی هەر لەگەڵت نەبوایە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ڕوحەکەی دەگەڕێتەوە لاشەی دوو مەلایکەت دێنە لای و دایدەنیشێن و لێی دەپرسن چێ پەروەردگارتە؟ دەڵێ ئەویش جواب داتەوە دەڵێ ها لا ئەدری نازانم. پێی دەڵێن دینت چ بوو؟ دەڵێ نازانم. چ دەڵێ دەربارەی ئەو پیاوەی کەوە لە ناوەنگۆ نێردرا ناویشی نازانی؟ پێی دەڵێن محەممەد صلی الله عليه وسلم دەڵێ ها لا ئەدری نازانم. ئیتر دەنگێک دێ لە ئاسمانەوە و دەفەرمی ئەن کەذەبە عەبدی بەندەکەی من درۆی کرد. ئیتر دەفەرمیتن لۆی ڕاخن لە جەهەنەم لە ئاگری جەهەنەم لۆی ڕاخن لە ناو قەبرەکەی و دەرگایەکی لۆ بکەنەوە لە دەرگای جەهەنەم. ئیتر دەفەرمی لە دووکەڵ و لە گەرماتی جەهەنەم لە بۆی دێتە ناو قەبرەکەی و هەروەها دەفەرمی قەبرەکەی لەسەر تەنگ دەبیتەوە هەتا وەکو پەراسوەکانی دەستنەوە ناویەک. ئیتر پیاوێک دێتە لای دموچاوێکی زۆر قەبیح و ناشرینی هەیە بۆ نەچی زۆر بۆگەنی لێ دێ و پێی دەڵێ ئەبشر بالذی یەسوؤک فەرمی مژدەت پێدەدەم بەوەی کەوا پێت ناخۆشە. ئەوە ئەو ڕۆژە بوو کەوا وعدەت پێدرا بوو. ئەویش پێی دەڵێ ئەتو چێی؟ دموچاوی تو بە کەسێک دەچی کەوا شەڕی پێیە. بەڵێ ئەویش دەفەرمی ئەمن کردەوە خراپەکەی توم. ئەوجا دەڵێ ڕەبی لا تقیم الساعة. هەر یەکەمان با خۆمان بێنینە بەرچاو کە ئێمە لە نێو گۆڕین بە تەنها با سەیرێکی دەوروبەری خۆمان بکەین هیچ کەس دەبینین نا تەنانەت چۆڵەکەیەکی لەسەر گۆڕەکەت نەماوە. ئالەم کات و ساتەدا دوو نوێنەری پەروەردگار دێنەلات ئەوانیش فریشتن. بۆ ئەوە نا دڵت بدەنەوە، بۆ ئەوە نا قسەی خۆشت بۆ بکەن، بۆ ئەوە نا یارمەتیت بدەن، بەڵکو هاتوون لێکدانەوەی ژیانت لەگەڵ بکەن لەو تەمەنەی بردووتە سەر هەر لەم ڕۆژەی لەدایک بووی تا ئەو کاتەی تیایدا. خودایە گیان ئەمە چ ڕۆژێکە کاتێک گۆڕی هەر یەکەمان بۆ یەک دێتەوە. مەبەستت گۆڕە شارە وانییە؟ بەڵێ ئەو گۆڕە شارەی پەراسوەکانی ڕاست و چەپ تێکەڵ بە یەک دەکات. هیچ کەسیش لێی ڕزگار نابێت مەگەر ئەو کەسەی گیانی خۆی لە ڕێگای دینی خوددا بەخشی بێ و
لەی شەهادەتی پێبەخشرا بێ. پاش ئەم هەموو پرسیارە ورد و درشتانەی لەسەر ژیانت لێت دەکرێ، وەڵامێکی ڕوون و ڕەوانت هەبێ، ئەوە گۆڕەکەت دەبێت بە باخێک لە باخەکانی بەهەشت. خوا نەخواستە گەر نەشتوانی وەڵامی پرسیارەکانت بدەیتەوە، ئەوە چارە نووسێکی ڕەش چاوەڕوانتان. گۆڕەکەت دەبێ بە دۆڵێک لە دۆڵەکانی دۆزەخ. جاءت سكرة الموت بالحق وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد ونفخ في الصور ذلك يوم الوعيد وجاءت كل نفس معها سائق وشهيد وجاءت كل نفس معها سائق وشهيد لقد كنت في غفلة من هذا فكشفنا عنك غطاءك فبصرك اليوم حديد وقال قرينه هذا ما لدي عتيد ألقيا في جهنم كل كفار عنيد مناع للخير معتد مريب الذي جعل مع الله إلها آخر فألقياه في العذاب الشديد قال قرينه ربنا ما أطغيته ولكن كان في ضلال بعيد قال لا تختصموا لدي وقد قدمت إليكم بالوعيد ما يبدل القول لدي وما أنا بظلام للعبيد يوم نقول لجهنم هل امتلأت وتقول هل من مزيد يوم نقول لجهنم هل امتلأت وتقول هل من مزيد بولي لو بيار ندين منو توي إيماندار جسد من پاک نبي و زمان من پاک نبي و رزق من پاک نبي بو بيار ندين روشتكان من پاک نبي و دڵەکان من پاک نەبێ بۆ ئەوەی بگەینە ئەو ئاستا ئەو دعوەتە ڕەب العالەمینیەی کە بۆمان ئەنێرێ ڕوحەکان بە پاکی دەربچێ خۆزگە لەو کاتەی کە کەسێکمان ئەبینی مربۆ و بەچاوی خۆمان ئەیبینین و بەشدارین لە ناشتنی تەنها گریان و فیغانمان لەبیر نەبێ تەنها یادگاریەکانیمان لەبیر نەبێ با ئەو ساتە بیر لەوە بکەینەوە داخۆ ئەبێ ئەم کەسە ئەم ڕوحە پاکی بەم پاکیە دەرچوو بێ یاخود دوو مەلایکەی بۆ ناخۆشی بە عەزیەت و ئازار شتێکیان پێ لە جەهەنەمەوە هێناویانە و ئەو ڕوحە بە ئازارەوە ئەخەنە ناوی
ئاخۆ ئەم کەسە کە بەجێی دێڵین لەسەر ئەم گۆڕستانە و ئەم قەبرە ئەبێ جوابی مەلائیکەتەکانی دابێتەوە، ئەبێ توانی بێتی وڵامی ئەو مەلائیکەتانە بداتەوە پرسیاری خواپەرستی و خۆشەویستی پێغەمبەر و دەستگرتن بە قورئانی لێکەن، ئەبێ ئەم قەبرەی بۆ ببێتە باغێک لە باغەکانی بەهەشت، ئەبێ وڵامەکانی گەیشت بێتە ئەو ئاستە پێی بڵێن ڕاست گۆ بووی، تۆ نەتدۆڕان لە حەیاتا و چاو بکەرەوە هەتا چاوت بڕکە، تۆ باغێک لە ناو باغەکانی بەهەشت بە قسمەت ئەبێ، یان ئەبێ زمانەکان لاڵ بن لە ئاستی جوابدانەوە. دەسا بەڕێزانم، بۆ ساتێکی وا چەنێ خۆت ئامادەکەی، چەنێ پاک و بێگەردی، خوای گەورە بە پاک و بێگەردی تۆی قبوڵە، چونکە خوا پاک و بێگەردە، پێی خۆشە بەندەکانی پاک و بێگەرد بن لە نیەت، پاک و بێگەرد بن لە عیبادەت، پاک و بێگەرد بن لە مامەڵە و لە قسەکردن، لە هەموو شتێک کە خوای گەورە پێی خۆشە. ئەمەی گوێتان لێبوو سیناریۆی ژیانی مرۆڤێکە لەم کاتەی لەدایک دەبێت تا گشت ساتەکانی ژیانی کۆتایی دێ بە مردن. با هەر یەکەمان خۆمان بێنینە قالبیە و مرۆڤە کە سیناریۆمان بۆ داڕشتووە. خۆی هێشتا تۆ نەمردووی، بزانە لە کام لەم مرۆڤانەی ئەو کەسەی وەڵامی پرسیارەکان بەڕوونی دەداتەوە، یا خوا نەخواستا هەر بەها ها و نازانم وەڵامی پرسیارەکان دەداتەوە. دەی وریابە گەردەتەوێ بەختەوەربی لەم دنیادا و ڕزگارت بێ لەم نەهامەتیانەی لە مردندا هەیە، هەوڵ بدا وەڵامی پرسیارەکان بەدەست بهێنی کە لە نێو گۆڕ لێت دەکرێت. دەزانم ئەو پرسیارانە چین؟ بەڵێ ڕون و ئاشکران هێنانی شایەتمانی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله، بەڵام نەتەنها بە زوبان بەڵکو جێبەجێکردن و سەلماندنی ئەم شایەتمانیە بەکردەوە لە ژیانی ڕۆژانەتدا، چونکە هیچ شایەتمانیەک وەرناگیرێ بێکردەوە. لە کۆتاییدا با پرسیارێک لە خۆمان بکەین، چێ سەرکەوتووە لەم ڕۆژەی مردن لێ خەمان دەگرێ؟ ئەو کەسەی بێ ئاگا لە مردن و بە دوای هەوا و ئارەزوەکانی کەوتبوو گوێی بە حەرام و حەڵاڵ نەدەدا، یا ئەو کەسەی بەکردەوەی چاک و بەندایەتی بۆ خوداکردن و خۆپارێزی لە هەوا و ئارەزوە شەیتانیەکانی خۆی بۆ مردن ئامادە کردبوو. خۆت سەرپشک بە لە وەڵامەکەی کامیان سەرکەوتووە؟ خوشتی بەڕێزم، مۆدیلاتی دنیا وای لێ کردووی نەتوانی گوێ لەم جۆرە قسانە بگری، چونکە دڵت پێی تەنگ دەبێ، وانە؟ ناحەق نی، چونکە دڵی خۆت پەردەپۆش کردووە بە هەوا و ئارەزوو خراپەکان. ئارەزووی خۆتە گوێگری یاخودنا، بەڵام دڵنیا بە ئەمەی باسمان کرد ڕاستەقینەیە کە ڕۆژێک لە ڕۆژان بەسەرت دادێ. لەوانەیە بشڵی هێشتا گەنجم و خوا کەریمە تا پیر دەبم، ئەو کات خۆم بۆ مردن ئامادە دەکەم. بەڵام چاک بزانە قسەکانمان لە دڵێکی دڵسۆزانە دەخەینە بەرگوێت. زۆر گەنج شەو خەوتن لە خەیاڵدا بوون بەیانی دەستی بوو کە قەشەنگەکەیان بگرن و ژیان دروست بکەن، بەڵام چۆن خەوتن جارێکی تر هەڵنەستانەوە. ئاگادار بن، ئەوە مردنە، مردن، ئەوە مردنە، مردن، مردنە، مردن، مردن. خدایا تۆ بێی بەهانام دەردەکەم زۆر گرانە، هەر کارێکی زەحمەت بێ چارەی لای تۆ ئاسانە. دەزانی کردەوەی چاکم نییە، ئەی خودایە خۆت دەزانی کردەوەی چاکم نییە، بۆیەوە من قەت لە تانەی ناکەسان باکم نییە، بۆیەوە من قەت لە تانەی ناکەسان باکم نییە، زۆر گونەهبارم بە جۆرێ نایەتە حەد و حساب، زۆر گونەهبارم بە جۆرێ نایەتە حەد و حساب، سەیری تۆمارم ئەکەم یەک لاپەڕەی پاکم نییە، سەیری تۆمارم ئەکەم یەک لاپەڕەی پاکم نییە.
أصلح لنا ديننا الذي هو عصمة أمرنا وأصلح لنا دنيانا التي فيها معاشنا وأصلح لنا آخرتنا التي إليها معادنا واجعل الحياة زيادة لنا في كل خير واجعل الموت راحة لنا من كل شر. اللهم انظمنا في سلك الفائزين برضوانك واجعلنا من المتقين الذين أعددت لهم فسيح جنانك وأدخلنا برحمتك في دار أمانك وعافنا يا مولانا في الدنيا والآخرة من جميع البلايا واجزل لنا من مواهب فضلك وهباتك ومتعنا بالنظر إلى وجهك. اللهم إنا نسألك باسمك الأعظم أليت به أجبت وإذا سألت به أعطيت ونسألك بوجهك الكريم أكرم الوجوه وأعزها يا من عنت له الوجوه وخضعت له الرقاب نسألك رحمتك يا أرحم الراحمين.